پلاری تۆن کە دڵ چڕژاوە ئەم شەو پلاری تۆن کە دڵ چڕژاوە ئەم شەو جیغارەی تۆن کە خوێن پڕژاوە ئەم شەو مەزەم چی بوو لە چاوی مامزی مەست کە جەرگم بۆ مەزەی برژاوە ئەم شەو لە سونجەوە سڵاوتان لەبێ هاوڕانی خۆشەویستم ئەم گوندە جوانە کە من لە پشتکانیەکی جوانەوە وێساوم سەر بە شارە جوانەکەی بانەیە ئەم گوندە جوانە نزیکی بە 50 ماڵ و 200 کەس دانیشتووی هەیە وەک ئەڵێن ئەم گوندە جوانە شوێنێکی گەشتیاریە چون من کە هاتینە ناو گوندەکەوە ئاوێکی خۆش کەبابی ماسی لێیە و ساڵانە گەشتیارهایەکی زۆر زۆر دێنە ناوم گوندەوە ئاواش کە ئەیبینن بارانێکی بەهاری خۆش خەریکە ئابارێت با بڕۆین ناو گوندەکەوە دانیشتوانی بناسێنین و لەگەڵیان قسە بکەین هاوڕێم بن. هاوڕێیان ینی پێم وانە بێتەسەوەرکەن چەنە ئێرە خۆشە کەشووایەکی خۆش دیمەنێکی جوان دەنگی چۆلەکە جا ئێمە خۆمان کردووە بە ماڵێکە ئەڵێنەوە ماڵە تووتفەرەنگیان هەیە وتم بابێم لەم باخەیەوە بڕۆم بۆ لای بزانم چیەکە بەڵام ئەگەر بە قسە مەکەن هەر وەخت ڕێتان کەوتێرەوە حتمما بێنسەرێکی سونج بن چون بەڕاستی خۆشە. خاڵێکیان سلام عەلەیکم باشی شکر باشی خوا بەخێر بێتە چاوەکە تەشەکورەکەم سلامت بیا خوا بەخێر بێن ڕووسویە زۆر سپاس دەکەم ئەم شوێنە خۆشە چییە بۆ خۆ دروست کردووە؟ وەڵاهی ئەوە باخی کە ماڵەکەم لەویایەوە ئەم بەدەم ئەم ماڵەکەشمەوە ئەم باخمان هەیە هەروەک نەختێکە ئەوە تووفەڕەنگی و هەروە بێتەوانێ شتی کەمان لێناوە دار و درەختەی لێە و استفادەی لەکەین بۆ خۆمان. چەند ساڵە لە سونجن؟ وەڵام من مادەرزادی ئەو سونجی سەروەم ئەلان لە سونجی خوارەوە. ینی دوو بەشە بەشی سەرۆ بەشی خوارەوە؟ ئەوەڵ لەوێ بووم لەدایەک ئەو کاتانە تا جوان و ژنم هێنا بووی تر ئەو وەختێ هەڵات و شەڕی عێراق و ئێران دەستی پێکرد و چوینە شار و دووبارە هاتینەوە دەرۆ ئیتر لەو کاتەوە هاتوومە بۆ ئێرە هەر لێرە زندگیەکە. ئەی باشە خەڵکەکەی دانیشتوانی هەر بەخەت یەکەن ئێرە و سەرەوە یان نا چون کۆچیان کردووە ئێرە زۆرترە سەر کەمترە؟ زوو سەرەوە زۆرتر بوو وەلی ئەلعان ئێرە زۆرترە. ئەرەوەڵ سی ماڵێکە بێ وەلی ئەوێ شادە 12 ماڵێک ببێ ئەلعان ئینا قەدیم زۆر بوو ئەوێ لە زمانی سابق کۆمانەیە ئەوێ زۆر بوو ئێرە کەم بوو وەلی ئەلعان ئێرە زۆرە چون هەواکەی ئێرە خۆشتر و نزیکتر و ئەمانەیە. شتێکی زۆر تایبەتە هەواکەی ئاوەکەی ئەسن ڕێگاکەی زۆر خۆش زۆر تایبەتێ بەخوا من لە نەڵێم ئەوە هەردانیشتنی ئێرەم کە وەختێگە لە شاری بانەوە دێم تمیشا ئەم دییانەکەم هەر لە مجلسە و ڕەشەقەڵاتەوە دێم هیچ مەنزەرەیەکی خۆشی لێ نبینم ئەم دێ غێرەز ئەم دێ خۆمان حاڵی هەر زۆر خۆشە زۆر هەر واقعەنیش وایە بەڕاستی وایە دێی بۆ ئێرە ئیترەگەوت میشاکەی لەگەڵ ئەو دییانەی کە فەرقێکی هەیە. ئەرێ وەڵا ئەی دارەکانم پێ بڵە بزانم خۆتم دارانت ناوە؟ ئەرێ وەڵا وەختێ من ئەم ماڵم کڕی ماڵێک بوو لەوایە ئیتر کڕیم ئەمە داروشتی بۆ شێوە لێ نەبوو ئیتر ساڵە 2 ساڵ کردم بە وێنجە و دووە وێنجەکەی تر ئەم دار و درەخت و گێڵاس و گوێز و شتم لێنا ئیتر فعلەن بۆ خۆمان ئەوە ئیسفادەی لێەکەین و
الله کە خوارستان بە عافیەتان بێ. باسی ئەو توت فەرەنگیم بۆ بکە بزانم چۆنە خاکەکەی بۆ وابێت توت فەرەنگی بنێ؟ فەرەنگی من لە 15 ساڵی شەهێناومە کە بە شەتڵیە گەناومەیتە هەر ئەوەیە دەچم لێ نەیە بەشی خەڵکی شمداوەیشتە هەر زیاد دەکاوەلی کەم ناکە ڕێگاژۆکە نا هەر تو ڕێگاژۆکە تو فەرەنگی ڕێگاژۆکە ساڵ بە ساڵ زیاترە بێت ئیتر بەشی خەڵکی شم لێداوە بردووشیانە بۆ شەتڵۆمانەوە ئەوە ماویشتێتەوانێ بەڵام ئەو دراوسێمان نازانم لە بلا تەژبیل لەو حوشە شتێک دێتە دەرەوە بەناوت فەرەنگیکە نازانم دەوایە چییە پێوەتی تۆ فەرەنگای نەختێ لێ خراپ کردووم هیچ نییە ئەوە دیار نییە لێرەوەی نا جوان خراپی کردوون ئیتر منیش شلنگ بۆیە ناوەشتمەوانێ کوتم با قەلەم بیشۆمەوە ژگار هەمووە خراپ نەکە ئیتر هەروە بژارم کردوون و شەتڵەکەیتان لەکوێ هێناوە لە بانە؟ ئەرێ وەڵا من کابراەک لەو هینە بوو لە شارەکانی دەورە پشتیبانە یان دێ ئاها ئەو گوندەوە خۆمان ڕۆشتین کوێ بنەخوێ بەولاترەوەیە لەبەری باخی بووی تر کوتی من ئەمناسی کوتی وەڵاوەرە یەک دوو دەستکردێمێتتر دە 15 ساڵە من ناومە هەر ئاوا ماوەتەوانێ توت فەرەنگەکەی لەو شیرینە خۆشە بچەوانە تایبەتیە هەر زۆر زۆر تایبەتیە حاڵی بووی هەر کەسێک دێ لێ خواڵێ بابە ئەم تو فەرەنگی تۆ نازانم بۆ لەگەڵەوانی کە فەرقی هەیە چنەوانەی کە داوا دەرمانشتێنی من خواوەکیلی مەگە تۆزێ کوتی حیوانی پیاپژانمێنە هیچ شتێکی نادەمێن ویستم پرسیاریەوە لێ بکەم بزانم کوت چیپە ینی فقط کوتی حیوانیە یان توت فەرەنگی احتیاجی بە سەم هەیە ئەشە سەمپاشی بکرێت ئەشێ چۆن ڕابگیرترێ من ئیسفادەیەکم لێ کردووە تایسێ پێشیان نەکوتم بۆ سەم و ئەمانە کە بیدەمێ نەشم داوەتێ بەڵام ئەو تو فەرەنگیانەی لای سنەوە هەورامان و ئەمانە کە ئەلان لەوانەیە بێن هاتی بێتیشنەوانە هەموو کووت و ئەمانە بە کودوەکو ئەم مریشکەی لەکەن بەچل ئەرێ وڵا ئەوانەیە ئینە خواوەکیلی ئێمە فقط مەگەر ئەو ئەم ساڵ تۆزێ و کوتی حیوانە پەینە پیاما چەندەوە بۆ خۆش دەزانی بە حاڵ لێوە سەوز و جوانە ورد ئاوا بۆ خۆی سەری هەڵهێناوە ئەگات وەختێ کەی ئەگاتە و توت فەرەنگی وەڵا ئەوە ئەحتمالەن کە هەوا خۆش بە 20 ڕۆژ مانگی کە پێچە جاگات هیچ کێشەی ئەو دارەی وەسەتی توت فەرەنگیەکان چییە؟ ئالە وەسەت ئەوە هینە بلا تەجبی بە هینی خۆمان قەیسیە ئەرێ وەڵا زانمە پورم بۆ لێرە ڕاوەستاوە سلام علیکم ئەو چاوانم باشیشانم قەزا کەوێ لە من بەخێر بێن سەر چاومان بە قوربانە بم خێر بینیم بە قوربانت قەزا کەوێ لە من یاخوا بەخێر بێن خۆش بی یاخوا ئەو بۆ هاتیتە دەرێ وەڵا هاتمە دەرەوە ئەشغاڵ بڕێژم نەبداری تووشیەوە بم قەی ناکاڵەن میوانی ناخاندە بە کوردیەکەی ئەبەچی یاخوا بەخێر بێ میوانی ئازیز بە ڕۆژی بەهار بە شەوی پاییز دەیەوە میوانی ئازی بوون یاخوا بەخێر یاخوا پورێکیان بە قوربانم بم شێرە خۆشیشی ئەڵێ ئەوە بەهارە و کەژ و کۆ ڕەنگین دڵەکەی عالەم شاهینی مرغم بێن دەی یاخوا بێوەی من یاخوا بەخێر بێن یاخوا پورێکیان بە قوربانم قەزا کەوێ لە من بزانم بە ڕۆژە خەریکی چیت وەڵا بە ڕۆژ ئاچینە ئەو دەشتە بە بێتاقەتی وەچین بۆ قنگ و ئەچین بۆ گیاوگژ و هات و چووەکەن وەچین بۆ سەیران و بچین چی بکەین وەڵی ئەو کار و کاسبی ئێمە لەشە ساغ بەیەخوا ئەو کێوایەن ئەو کێوانە کەنگری لێ ئەرێ وەڵا هەیەی کنگری هەیە گیلاخەی هەیە ئەچن بۆ کوێستانە چن بۆ سەیران دایمە پڕە لە خەڵک دایمە پڕە لە جەماعەت ئەرێ پێم وا بێرە شوێنێکی گەشتیاریە حەد خۆشە بە خاتی ئەو ئاو سەعاتێشێتی بێ حەد خۆشە لەخوا بە زیاد بێ وەڵای ئیترام دەردوو نەخۆش و بەڵبەختێ لە کۆڵمان بێتەوە وەڵا لەخوا بە زیاد بێ ئەوە نەخۆشە ئەوە نەخۆشە وەڵا من تاریفی سونجم بیست بوو بەڵام تایسە نەهات بووم سونج بە خااتری ئاوەکەیەتی بەخوا لە زۆر ژوێن لە زۆر زۆر محل خۆشترێ لە زۆر شوێن خۆشترێ لەخوا بە زیاد بێ بە خااتری ئاوەکەی ئاوەکەی زۆر پاک و خاوێن و سووکەوانی لەخوا بە زیاد بێت نە وەڵا لە شارەوە ئەوە نەت دایمە پڕە بەخوا دایمە پڕەوە لە سونجی سەر و هەر هاتوو چووە و ئیسەخری ماسی دێ و شتی دێ و نەوەڵا قەزاکەوێ لە من لەخوا بە زیاد بێ زۆر خۆشە الله خوا پێتان ڕەوا ببینێ گوندەکەتان هەراوە ئاوەدان و خۆش بێ لە بەڵا بە دووربین لە شەڕ ئیشەڵڵا دووربین دە ئاژاوە بە دووربین بە قوربانت
وتت کەنگەری لێوانە بزانم بەو کەنگەرە خۆشە چی دروستەکە ئەو کنگرە خۆشە ئەمان هێنا و ئەمانجنی و ڕێک و پێک و سوورمانە کردەوە بە قنگری ماسی و بە کفتە و دانیشین بە خۆشی لەسەر سرە لەگەڵ میوان و لەگەڵ کەسوکار و ماڵ و خێزانی خۆمانەمان خۆن خۆشی شەواڵهاوانی منداڵەکان تێخۆن ئەرێ وەڵام مناڵەکانی شمێ خۆن ئەی جێشتە بەهارەکان وەکو دۆخەوا و شتەشتی وا دروست دۆڵمەیە و کنی دۆڵمەیە و کەلانەیە و بە قوربان چاوی تۆ نورتان هەیە شمانەیە نانەکەین کەلانە دەکەین کولێراکەن قەویلاک بۆ ئەمڕۆ بڕێکەلانە نەکە چوزانم برایەوە دێن یاخوا بەخێر بێن ئەنا بەسەر ئەو چاوانە بم بورێکیان دەیتە بە کەلانەکە بە چی دروستەکە هەر بە پیازیا بە بە قوربان بە پیاز و بە قوڕاڵی و بە سەوزی ناوشا هەرێنین دروستیەکەی کوڕادەشتە هەر لەو بەکنی واڵە لەو دەشت کێوایی هێنین ئەرەوە ئەی لوشەی تایە لوشە قاسەیە و لوشە کۆڵەیە و لە هەمویان ئیسیفاکەین و لە ناو دۆخەوەکان تا لوشەی تەیەکەی ئەرێ وەڵا لوشەی تێیەکەین کوڕایی تێیەکەین خوژەی تێیەکەین دروستە کردووە نۆبەرە کردووە ئەرێ وەڵا دروستم کردەوە بێ ئێوە ناخۆش زۆر زۆرمان خواردووە نەشی گیانتان بێ یاخوا قەزاکەیە لەم ئەی لە تەندورەکە تا جگە لە کەلانە و ئەمانە نانساجی و ئەی کەلانەش کولێری تا دروست ناکرێت کولێرەی پەنجە کێشکیە کولێرە ناسکەیە بە قوربان ئەرەوەڵە هەروانەی لە دووسەکرێت باشە ئەی هەویروشتەکەی کێشێلن دانیشن گشت دەستگای شێلن هەویر بەدەست دەستگاتانەیە وڵا دەستگایەک هەیە ساحە ماڵەکەما زۆر ڕێک و پێک لە خوێ بەسیال ئیسەڵڵا عافیەت مەشکە ژەنە و چوزانم لەخوا بەزیاد بێ ئیتر وەختی کوێستانە حیوان و پاتاڵە چێتە دەرەوە لەخوا حیوانیشتان هەیە ئەمن بۆ خۆم کرێنشینم لێرە دەی باشەوە پورێگیان ئەی جگە لە چێشتە بەهارەکان شەلەم و دۆینەوشتتان هەیە شەلەم و دۆینە هیچستانە شەلەم و دۆینە هیچستانە زانە مەڵام هەتانەوە و ئەرێ وەڵا دۆکڵی و کەلانە و دۆڵمە و ئاوانە هی ئێستا ئیسیفای لەیەکرێ ئەو شەلەم و دۆینەکە ئین زستان و پاییزەی خۆن گەن مشتەکەی لەکوێ هێنن گەنمەکەی ئەی کڕین و ئەی شۆرین و ئەی بژێنی ئێرە گەنمتان نییە خۆتان دەرو دەشتەکەتان گەنمی نییە من کرێنشینم با هەیەە منەی کڕم بۆ خۆم جێبەجێ یەکەم و دروست یەکەم بۆ جستان و بۆ ماڵ و خێزان و یەتان یاخوا قوربان یاخوا ڕەزا شیرین خۆش بی یاخوا پورێگیا بە قوربانە بە قوربانی تۆ من ئاوا دێمە خوارەوە سەیری ئەم لاکەم توت فەرەنگی و شاخ و کێ و سەیری ئەم لاکەم گوێزی تایە یانی هێشتا دارەکەی نییە ئەبڕۆم بەلای و خاڵەمان بڵام زان مەڵە چی خاڵەگیان سلام باشیش کرد زۆر سپاس دەکەم خاڵەگیان سیحەتە باشە خوا بران نمرێ شکر باشم لەخوا بە زیاد بێ باشە لەخوای گەورە بە زیاد بێ باسی خۆتم بۆ بکە بزانم لە سونجا خەریکی چیت والله لە سونجا تۆزە زەمینەمان هەیە فەقەت خەریکیەوەی لەخوای گەورە بە زیاو بێ زەمینەکە چیتیایە والله شەوەر و وێنجە و ئاوایە ئەی باشە باسی یێرم بۆ بکە بزانم ئەزانی بۆ پێڵەن سونج والله فقط ناوەکەی سنجە بۆیە هەروەندەی پێڵێن تۆ هەر لە قەدیمۆ لێرە بووی نەوەڵا لە دەیەکەمم لە سیوج بوو سیوچ بەڵێ لێرەوە دوورەیە نزیکە والله دوورە ئەکاتە سەر بەکان بەش لە پڕ زەرواایەوەیە چۆنا چۆن بۆ هاتی بۆ ئێرە وڵی ئەو وەختەی ئێمە باوکموان سێ برا بوون گیان نەدەبوو زەمین جیاب بوونەوە زمینێکمان بوو 3 هێکتار بوو گیان نەدەبوو هاتم بۆ ئێرە ئەها ینی زمینەکەتان لێرە بوو لێ جیاب بوونەوە بەشیان نەبوو هاتم بۆ ئێرە ئێرەمە هات 5-6 ساڵان لێرە بووین ئەم زمینەما کڕیەوە ئێستا لێرە نیشتە چێ بووی باشە ئیشەڵڵا خوای گەورە ڕستان با ئێرە خۆشە یان ئەولا وڵا ئێرە ڕاستەکە ئێرە هەر زۆر خۆشە زۆر گەشتی یاروشتە دێن بۆ ئێرەوانی وڵا خەڵک زۆر دێت زۆر پێم وا بێ هاوین قەرەباڵغا ئەرە وڵا هاوین زۆر قەرەباڵغا من سەقزیم ناوم لەیلایە خاڵەگیان تۆ ناوە چیە علی حەسەنی علی علی حەسەنی علی حەسەن علی حەسەنی علی حەسەنی ببوورە خاڵ علیگیان باسی ئەوم بۆ کە بزانم ئێرە کانیاوی لە ئێوانە ئەڵەن کانی زۆر تایبەت
بەڵێ کانی هاوی لێ ئەم کانیە بە ناوی کانی ساردەوەیە کانی تری لەیە کانی کەشی لێ کانی ژیشکانی پێڵەن لەو سرە بەڵێ چاو گەڕە زەبانی پێڵێن ئاوە ئەی بۆ پێڵێن کە ئەو کانیە بۆ پێڵەنکانی سار ئاوەکەی سارتە زۆر کەس دێن بۆ خواردەمەنی بۆ چایی و بۆ شتانەی بن ئەرە وەرڵە ئەی خۆشتان هەل لەوا بن یا ئاوی شێرەتانەیە ئاوێکمان هەیە لەو چەمەی سەرەوە ئەها ئەی نازانی بۆ بەوەڵەنکانی ژیشکان وەڵی ناسان مار پێڵەکانی ژیشکان و ناوەکەی ئەوە خاڵالیگیان ئەو کێوەش مامەڵخانە مامەڵخان بەڵێ شتێکی ئەی ئەو کێوانە ئەوە چییە ناوی ئەم کێوەش بەم بەرێوەکانی بەردی پێڵێن یەکسەر بەردی شەوانیە بەڵێ ئەی ئەو تگرانە چییە داتانەوە هەڵا ئەو تەگەرە بە خاتی ئەو باخی دایانناوە ئەقەر نەیخەنە زەر فەیسبوک فەیسبوک ناخاڵێکیان ئەی ئەو کێوانەی پشت سەرمان و ناوی چییە ئەوە سەرتون بۆ پێڵەن سەرتون وڵی ئەوە هەمیشە سارد و هین بووە بە خاتێ ئەوەی کاکە چۆن دێ باشە خاڵەگیان دەست و چاو خۆش بەیاخوا زۆر سپاس دەکەم هیچت هەیە وە بیرت بێتەوە بۆ مگەڕی چی وەک وەکو شتێکی یەکو بیرەوەریەک شتێکی قەدیمی قسەیەکی خۆش ئەو کاتێرە چۆن بووە ئێستا چۆنە دەورە دەزانی چی دایکەکەم ئەو دەورە دەوری قەدیم ئێمە هیچ شتێک نەبوو زیندگی نەبوو حەمام نەبوو وەڵی هەتا شتە خۆشەکانم بۆ باسکە ناخۆشەکانم بۆ باس زانم بیرەوەری خۆش چوزانم چۆن ژن تێنا و چۆن ژنەکەت گواستەوە و ئەو کات چۆن بوو دێوەڵا ژنەکەم پێستەوە قوربان باشە دەنگە خۆشە دەگەکەم نایە نەوەڵە چەند گۆرانی نەوت بەخوا کتومە زوو کتومە بەڵام دەنگم نایە دەنگم نووساوە بە ڕۆژوو الله خی گەورە لێت قبولکە دەست و چاو خۆش بەخاڵ علیگیان خوا بەخێری سەر چاوە بانت بم دەی لەسەر ئیزنت لەسەر ئیزنت منە خوا بەخێرێن سەر حافیزە بێ باشیش کرد زۆر سپاس پێمایەرە با لەبین هەردووکتانە بم جا زەحمەت کێشە تۆش وەرە پێشێ ئەرێ باشی سەرچاومدادە بەخێر بێ زۆر سپاس سەحەتان چۆنە زۆر سپاس دەکەم باشیش بەخێر بێ سەرچاوماتی خۆشبی زۆر سپاس ئەم دوکانەی خۆتانە بەڵی ماڵی مامە فەرق ناکاوی خۆمەوە خۆتان وایوانە ئەی لێرە کارەکەیانی بەڵێ بەڵێ لێرە چەند ساڵ ئەم دوکانەت هەیە 2 ساڵ 3 ساڵە 3 ساڵە ئەی ئەم ماست و دۆ و چوزانم بەستنی مەحەلی و ئەوشتانە چێ لێت نووسیوە لێوە هەمووی خستێن دە و ماس و شیش خۆمان دروستیەکەین هەر هین سونجا بەڵی خۆمان ئەی بەستنیەکەی بەستنەکەی تر شیرەکەی بین لە شار بۆ ماچاکەن و تر ئەێنە لە بانە بەڵێ ناوشاری بانە شیر و ماسەکەتان خۆشە لەوانە هەیەوە ئەڵەن بە کاردبی بڕی ئەوە نەخۆشە زۆر نمونەیە خەڵکی ئێرە زۆرتر بە چیەوە مەشغوڵن ینی زەمینیان هەیە باغیان هەیە ئاژەڵیان هەیە چۆنە زەمینیشیانەیە و باخیشیانەیە و ئاژەڵیشیانەیە ینی قاتین بەڵێ پێم وە بە ئێرە دوودانە سنج بووە ئەو جۆرەکە بە منیانوت سنجی سەرەوە سنجی شمانەیە بەڵێ وا لە سەروەیە سونجی سەرێرە سونجی خوارووە ئەی خەڵکی ئەوێ چۆنن ئەوە هەن کە هاتوو چۆ بکەن توزانم شارە وەڵا زۆر ئامشۆڕەفمان خۆشە مشکڵیشمان نیە لەگەڵ هیچیانە خاتی وەک دەیە گوێن چون نزیکە لە پەنامان چەندێکە یعنی بە پیادا توانین بڕۆی بە پێ بە 10 دقیقاتی بە ماشێنەکە بە 5 دقیقاتی زۆر هەر وەک یەک وایە ئەی هەموو خانەوادەیە گوای مەخوا بەڵێ وا هەیە بچوزانم ژن بخوازن و کچیان لێ بێنن و کچی جوانیان نینە وڵا ئەمان هێنا سنجی سەر کچی جوان لێ نییە نەما تیای بۆی تیای نەما تاوە بوو ئێرەشە تیای نەماوە مەزبی ڕێم بەم لاولە ئەی ژنە هێناوە بەڵێ وڵا ژنمێناوە ئەی مناڵە نییە بەڵێ دوو کچیشمێ خواخوا حەفزیان کە ئیشەڵڵا
ئەحواڵە باشە؟ بە قوربانت بم بەرەکەتان هێنا یەخوا بەخێرن. زۆر سپاس دەکەم بە قوربان بم. ئێرە ماڵی کوێی پێڵە؟ ماڵی ڕەحمانی شەریفی حاجی ڕەحمان. حاجی ڕەحمانگیان. تۆ خێزانی؟ بەڵێ ئەوەیە حاجی ڕەحمان؟ بەڵێ ئەرێ وەڵا. دایگیان باسی خۆتم بۆ بکە بزانم خەریکی چی چەند منداڵت هەیە بە ڕۆژا چیەکەی؟ هەڵا بە ڕۆژە خەریکی مانگام ویلاتش بی. ساغ بەیەخوا ئەی مەرتان نییە؟ نەوەڵا مەرمان. باشە بۆ مەرتان نییە ینی مانگاکە سوکترە خزمەتکردنەکەی؟ حیوانەکە دەروژووری ناڕەحەتە بۆمان بخێو ناکرێ. مانگاکە چۆنا و چۆناکی هەر لە ماڵەوە بخەویەکەین. ینی هیچ مشکلێک نییە گەرنەشی بیتە دەرێ؟ نەوەڵا ناچنە دەرەوە هەر لە ماڵ بخەویانەکەین. ئێرە زۆرتری مانگای هەیە یان نامەڕیشیان هەیە و زەمینیشیان هەیە؟ سێ ماڵ نەبێ مەڕی هەیەە حیوانی نییە هەر مانگایان هەیە ئەمدا کەمیشی مانگایشی نییە هیچیان نییە پاتال فقط زەمینیان هەیە؟ ئەرێ وەڵا. بارەی زەمینەکانیان چییە؟ وەڵا بەهرەی زەمینەکانیان گەنمە و وێنجەیە و گمجۆیە و ئاوانەیە نایچی کە نۆکوشتی لێ ناکرێت لێرە. بۆ بەخاتر خاکەکەیەتی؟ ئەرێ وەڵا بەراز نایهێڵێ. ها ئێرش وەکو گوندی بنەخوێ وایە بەراز نایهێڵە چون چوشین بۆوێ وتیان باغمان هەیە و بەراز نایهێڵە. ئەرێ وەڵا ئێمە شەمانە بەراز دەبین نیە بە بەرازە مەترسی نییە بۆ خۆتان ینی بۆ منداڵەکە؟ نانا بۆ خۆمان نیەتی نەوەڵا. چۆن ینی قەت نەهاتوۆتە ناو گوندەکەتانەوە بیبینە؟ نەوەڵا لەسەر ڕێوشت ئایان بینین ئەنانەوەڵا لە نایەتە ناو دێ. پورێگیان باسی ئەوم بۆ بکە بزانم شیری مانگاکە هەر خۆتەی دۆشی یان نەڵێ؟ ئەرێ وەڵا هەرشی خۆمی دۆشم بەڵێ. باشە ئەی قەت هیچ نەوتۆ بە بەریۆر و زانوەختەی دۆشی گۆرانی بۆ بڵێ؟ وەڵا کەمتر نەوەڵا نەمکتووە. باشە چۆنێکی بە ماسەکەی لەو خۆشانەیە دوکانێک بوو لە ئەوەڵی ناودێ ئەیبن بۆوێ؟ نەوەڵای من نایبین بۆوێ هێوەتیەکەین هەچیە مەسەل هیوا هەیە دێ شیر دۆ ڕۆن ئەیبە ماسەکە چۆن دروستەکەی؟ ماسەکەی کوڵێنم جوان جوانەیە کوڵێن مندان هەوێن یەکەم بە ماسەکە و ئەی ژێنم ئەیکەم بە دۆ و ئەیکەم بە ڕۆنەکەرەوە ئەیکەم بە پەنیر و ئەو پەنیرەکە چۆنە باسی پەنیرەکەم بۆ بکە بزانم پێش لەوە باسم بۆ بکە بزانم بەکام مەشکەی ئەیژەنی بە مەشکەی برقیە مەشکەی چەرمە؟ خێر مەشکەی برقیە. بۆ کەس چەرمی نەماوە؟ ئەخن نەماوە ئیسێ نەوەڵا شان و قۆڵێکی زۆر بەهێزیەوە مەشکەی چەرموانە ئێستا کەس ناتوانێت خۆتی ئەوەی نەماوە. دەی پەنیرەکە چۆن دروستەکەی لەو پەنیرە سەلکانەیە تروانە پەنیر کوپەتان هەیە؟ پەنیر کوپەشمان هەیە بەڵێ. باسی پەنیرەکەم بۆ بکە بزانم چۆن دروستی. پەنیرەکە ئەگەر مانگاکەم دۆشەی هێنمەوە ئەیپاڵێم و ئەم دار هەوێنەکەی تێکەم و هەتاوەکوونیە سعاتیەک ئەم دارەی نەمە سەر ئاورم گەرمی یەکەم و ئەمدا بە ئەیگوشم و خوێ یەکەم و ئەیکەمە بخەمە تۆنگەشتەوە هەتاوەکوونیە مانیە بیشەوە ئەبێ لەو ئاو خوێدا بێ دا ئەمدا مەسەر دەری دێنین و ئەی شوێنەوە و دایە کوتین و لە کوپا دایەگرن یەخینە چاڵە تا دستانێ. نەشی گیانتان بەیەخوا ئەی کەشکەکە کەشکەکەش دۆکم ئەگەر مەشکەکەم ژەن دۆکەینێمە سەر ئاور هەڵی دێنمەوە یکەم بە سێرێژ یەکەم بە تورەکەدا و هەتا چۆڕێتەوە ئەم جارەی هێنی جوان ئەیشێلی و ئەم جارەی نەیەوە ئەیکەی بە کەشک وشکەکەی لەبەر هەتاو. نەشی گیانتان بەیەخوا بەو کەشکە چێشیش دروستەکەی؟ چی دروستەکەی؟ دۆکڵی کەشک. نەشی گیانتان بە ئەی لۆرکتان هەیە؟ لۆرکیشمان هەیە بەڵێ. لۆرکەکە چۆنە؟ لۆرکەکەش دوای پەنیرەکە ئاوەکەینە سەر ئاورەکە هەڵی دێنەوە دووارە ئەیکەین بە لۆرک وەک سیرەش هەڵی دێنینەوە سەرەکەی گری. دایگیان باسی ئەو شتە قەدیمیانم بۆ بکەم وەکو ئەو خشڵە قەدیمیانە وەکو چارەکە و کۆڵوانەی قەدیمی ئەوە زۆرم سەرمایە چارەکەشم لە کۆڵانیا زوو قەدیم لاولاگیرە بوو کڵاو بوو سەر و کڵاو لەیان پێچاوە ئەوانە بوو ئیسێ نیە ئیسە هیچی نییە قەت هیچ دروست نەکردووە؟ چۆن چی دروست نەکردووە؟ لەو خشڵ و ملوانک و دەستبند بەرەوەڵا بووم هەموویانم بوو یاقوتە سوورەکان وانە؟ ئەرێوەڵا ئانیشم بوو. ئەی قەت بە تەشیشت ڕستووە؟ بەڵێ. چی ڕستووە؟ وەڵا جاجم بەرم ماڵ گۆرەیم چنیوە سەر کڵاوم چنیوە پوزانم چنیوە. تەرحەکانی چۆنیانێشە هەر کامێکی نەخش و تەرحی خۆی ببێت؟ بەڵێ ئەرێوەڵا
ناوی تایبەتی هەیە؟ سەرکڵاو بەجیایە و گۆرەوی بەجیایە و پوزانە بەجیایە و دەست کێشە و ئاما ئێستا ماوە بۆ حاجیاغا دروست کردووە؟ نەوەڵا نەماوە نەماوە؟ ئێستا خەهانی نییە؟ ناوەڵا ئیسە کەس ئیسیفادەی لێ ناکات. باشی بەخێری یاخوا سەر چاوەکانم یاخوا بە قوربانە بەم خێر بینی خاڵەگیان. ئەوە چیەکەی لێراوە تەشوێ چێ بەدەستەوە؟ کاڵە بە قوربانمدا ئەو چەکشە ئەمەیە خاسیکەم تۆزێ شتی داری ێزانین دروستکەی چەکش و تەشوێ و نەجاڕی و وانە هەروە سەرم لی دەرەشێ جار بەجارێ سەرم لی دەرەشێ ئەیان کەم جگەلەوە چی دروستەکەی؟ چی دروستکەم وەک چی فەرمووی چزانم ئەو هینانەوە ماڵەغان و ماڵاغان ئەخەمە دەسێک کورە شوزانم پاشە خەمە دەسێک تەو چاکەم باشی لێزانم باشی لێزانێ وەڵا دەستەکان خۆش بێ ئەخوا ئەی لە بێژە لێرەی ئەمن تقریبان ساڵ و نیوەکە یەک ساڵ و نیوە وەڵاهی وتمەوە من هاتووم بۆ لای پیاوێکە دەمێک هەیە لێرە و لیە پرسم زامسون چۆنە و بۆ وای لە هاتووە و ئەی لەکوێ بووی؟ لە شار بوو بەڵێ لەکوێ بانە؟ بەڵێ چۆنە هاتوویتە تۆ بۆ وەڵا هاتوومەتە بۆ ئێرە و ئەو وەختایە نەوەم هەیە لەخوا بە زیادی و ئیشەڵڵا سازایم پێکۆ ئەوچیا بووینە تۆ لێکۆ من هاتووم وێرە و ئژۆدا لە مانە دانیشتوە ئەی پێشتر ماڵە لێرە بوو؟ نەوەڵا ئەو ماڵە کاک حەزی پیا و ماڵی نشێوێ یاخوا ئەها دێ باشە بە شوانەگایل بووم لێرە شوانی گەڕان بووم یەخوا لەشە ساغ بە ئیشەڵڵا هین خۆتانیان هین تەواوی تەواوی هی تەواوی باسیۆم بۆ کەبزانمەوە هەوارتان هەیە؟ گیان هەوار؟ لێرە نا ئەی چ منتەقەیەک هەواری هەیە؟ ئەم منتەقەی سیوچ و منی ژەڵان و ئەوانە هەیەە ئێرە ناچن سەر ساڵە لە من پێش ئەشون فقال ئان ناچن سانەکانی ساردەێرە؟ ئەرێ وڵا ساردا چون کێویشی هێوانیە دەور و پشتەکەی یەکسەر کاردیش بێ سەرمایان نابێ چونکی ڕۆنخۆرن ڕۆن حیوانیە خۆن ڕۆنە کوردیە خۆن ڕۆنە کوردیە خۆمانوانیە؟ ئەرێ وڵا ئەی بارانی زۆر ئێرە؟ بارانی زۆرە بەفری زۆرە سەرچاوی ئەو کانیە دووسێ کانی لێ ئێرەوانە سەرچاوەکانی ئەکاتە کام کێو؟ وڵا ئەکاتە ئەم کێوە ئەم کێوە کێوی وڕێ پێڵی ناڵی وڕا سەرەکەوێتە سەرەوە نازانی بۆ ناویەوەیە؟ نازانم قەدیمەکانە ئەو وەختە کانێترمە هەیە لەو دۆڵا ئەویش کانی قەڵاگای پێڵێن ئەمەی لە پشتەوە هەیە لە بینی هەرکو سونجا کانی گوێزەکانی پێڵێن کانی گوێزەکە بەڵێ ئەوانە هەن کانی سەرچاوی خانمان هەیە پێشتر لە کام دێبووی؟ زۆر لە مێژە لە مێژە لە کەریویان بوو دەرەو کام لایە؟ ناوەڵان نەچوو پیرۆمەرانە نشوتە پیرۆمەران نەچویتەوێ لە میگەدەوە بۆە ڕوات زۆر فاصلە هەیە لێرەوە؟ لێرەوە بە سەعات و نیو ئەچی بە پیادە پیادە لەوانە بوویوە تۆ چون شوانیشی پێم وابێ ئەشێ زۆر پیادە ڕاویت کرد بێوانە خوا شوانیم زۆر کردوە پیادە ڕێنم زۆر کردووە وایشەڵا لەشە ساغ بێ باسی قەدیمم بۆ بکە بزانم چیت بیر دێت بۆم بگێڕیتەوە وەک چییە فەرمووی وە چیە فەرمووی وەک شتی قەدیمی وەک ڕووداوێکە ڕووی دابێ ڕوونا و لەخوا بەزیاد بێ شتی قەدیمی باش بوو خۆش بوو ئەو ماڵی خۆش بوو هەمزایی خۆش بوو شەڕ و پشێون نەبوو ناڕەحەتی نەبوو ئەو وەختە وە گیسا ئەم تەمەدنوینە نەبوو ئەی ئەو گشتە شاخ و کێوەکە ئەڕۆی گۆرانیە خوێنی تەنیایی لەبەر خۆتم ئەم خۆن ئیسە شتێک هەیە پێشکەشمانیکە ئەوە کامێراماندانەوە شتێکی خۆشمان پێشکەش کە گۆرانیە زۆرتر حەزل لە دەنگی کێ چی بۆ بڵێم ئەوەی وا زۆرتر لە کێو ئەی خوێنی سەوزەیەکە بۆڵم
بێڵێم سەوزای سەوزا ئەمان باریکێ ئەمرێ ئاغدە تۆ بێم گەرێ سەوزەکەم ئەمان بامێ نیێژ دەمرێ جا سەوزای سەوزا ئەمان باریکێ منداڵ ئاغرێنەی خاسەکەی سەوزەکەم ئەمان تازە ڕێشت خەیاڵ بەخوا لە شاخۆکێوان سەوزەکەم ئەمان ئەمرێم بابردێ ئاغەزمانم لاڵ بێ سەوزەکەم ئەمان دوعام لێ کردێ ئاغ سەوزای سەوزا ئەمان باریکەی کۆی ئەڤەرکە بەم لاوەی سەوزەکەم ئەمان ئەرواحێم ڕۆیێ مامەگیان ئەوە چیەکە؟ سڵاوە لێبێ سڵاو سەر چاوم بەخێر بێن باشی؟ بەخێراتنتان دەکەم سەر چاوم بەخێر بێن باس دەکەم ئەو دارانە هینکە خاڵگیان وەڵی خۆمان داریگیان لێم نەیە نانە لێنە هێنە لێرە دانێن و دارە چنارە قاچاق داری قاچاق نییە و هەنی لێرە دانێن و جارەکەت بە ماشینێکی گەورە باریەکەت بۆ شمالشە بۆ کارخانە ئەی فقط داری چناری هەیە یان کابرا باخەسەوێکی خۆی ببێ قاچاق نەبێ ئەی بڕێ ئەیفرۆشێ ئەنا داریکە ناتوانانی ئەم جەنگەڵە ببڕی بیفرۆشی ڕاستەکە ئەوە ڕاستەکە ئەو دارانە مەگە تەمیز و جوان و تازە نین بۆچی ئەی بڕنەوە دارە چناری تێوە بێ بفرۆشێ ئەبێ هێنی بکێ لەبەرەوە بیبڕی بیفرۆشی خاصیەتی چنار وایە؟ هەرداری چنارە نا منزومەکە ئەشێ تەواوی دار چنارەکان بیبڕیتۆ یان نا دارە چنارە بێ ئەگە وەختی هینی ها بڕینی هات ئەوەی بیبڕی چەندێت تو لە کێشە ئاوا باڵا بکە وڵات 6 ساڵ 7 ساڵ 10 ساڵ بەخۆیکی وای لێ گەرە گەورە ببێ 20 ساڵیشی 5 ساڵیشی پێێتی باشە ئەی پارەی تایە بۆچان؟ هەرەوەڵا هەرەوەڵا گە پارێتیان بخ کەبرا نایکە گەبێ نازانی بۆڵێم چون ئەڵێم حیفە و دارانە حتمما ینی پارەیەکی وای تیا ژیانتانی بەسەرەوە وڵای باشەکەن یە کاسپی نییە پیا مەجبورە هیچ کاریگەری نییە مەجبورە خەریکەوە بیفرۆشێ ئەی کڕێن ئەبێ بە پارە بیکڕین بە کیلۆی کردن وەکو شتیکە کێ هەیە لێتان بکڕێ ئەبە بۆ کارخانە لە بانەوە دێن ئەی بەن لە کارخانەی شمالوشتە بۆ کارخانە ینی لەوێەوە دێن بۆ ئێرە دارەکانە بۆ خۆمان باریەکەین بە ماشین باریەکەین خۆشتان بە ماشینی خۆتان بە هەزینەی خۆتان هەرەوەڵە بە هەزینەی خۆمان باریەکەین ماشینەکە نازانی لە شماڵێکن بچی وەڵی ئەیکەن بە شەمچە و ئەیکەن بە ئەم ئاردە مشار و ئەیکەن بە ئەم فیبرانە و ئای بە وشتانەیە لەیەکی بە کەڵکاتووکە ئاردەشی بێت ئەی فقط داری چنار ئەبڕۆنەوە یان گوێز و شتەش ئەبڕۆن چناری گوێزی ئەگەر منابێتەوەی مجەوەز بیە ئەیبڕێن و ژبێ بە مجەوەزی ئەوانەوە نەبێ مجەوەز کەس ناتوانێت بیبڕێ قاڵێکیان چی زەحمەت نەبێ دیتە خوارە باش چۆنی دارە گیان باو خاڵەشمان بێت فەرمونون تەشریف بێن ئێرەوە
با من لەم بینە بێسم باش نێوە شکر باشی سلامت بیشەڵای خۆ بەخێر بێن سەر چاوم زۆر سپاس دەکەم ئینشەڵڵا هەمیشە باش بن لەکوێ لە سونجی سەرو بووین ینی زۆر دوورە دەورە 3 کیلومترە بەڵێ بە پیادا توانی بڕۆی بە ئەرێ بە پیادا من هات چۆن کردووە ئەچم ئێوە هاوڕێن پێکەوە یان بەڵێ وەک هاوڕێوانە وەک هاوڕێوای ئەوەڵ زاوان ها ئەوەڵ زاوان نەوەڵە خزمیەکی خزمن پاشە ئیشەڵڵا کە هەمیشە لێو بە پێکەنین بن باسی خەڵکی سونجم بۆ بکە چ سونجی سەرۆ چ سونجی خوارە بزانم خەڵکەکەی چۆنن وڵا خەڵقانێکی زۆر باشی تیان خەسا ئێمە لە سونجی سەروین جۆگە ئاومان هەیە هەر وەختێک هەر کەسێک کارەکەی هات دێ ئەیکە ئەیتر ئەمە نییە ئەوە نۆرەی منە و ئەوە نۆرەی تۆیە و ئەمە دەڕوە و ئەمە بێ هەر کەس ئاوەکەی پێویست بوو ئیسبادەی لێکە پێویستیشی نەبوو ئیتر ئەوە نییە بڵێ وەک شوێنان ئەمە نۆرەدا ئەمەزرێنن خەڵقانێکی زۆر باشیشی تیان و خەڵقانێکی زۆر فەقیریشن ئیتر حیوانداریژەکەین لەوێ و حیوانمان هەیە و زەمینی باخمان هەیە لەوێ و دامداریمان هەیە ئینشەڵڵا خوا پێتان ڕاو ببینێ هاتوچۆتان هەیە لەگەڵ سونجی خوارە ئارەوەڵە چیان لێ بخوازن و چوزانم ئەلانە ئەم ماڵەوە لێژنیان خواستوە لەسەر ئارەوەڵە ئەڵێن لە سونجی سەرێ پەروەرشی ماسیتیایە وانە هینکێ و پەروەرش حاجی عوسمانی ئەحمەدیە حاجی عوسمان خەڵکەکە یارمەتیان داوە بۆ پەروەرشی ماسی یا هەر خۆی خۆی دروستی کردووە خۆی دروستی کردووە بۆ خۆی دروستی کردووە باشە کە لەسەرێ پەروەرشی ماسی لەیە کەس نەیوتووە با لە خەڵکی خودی گوندەکە بێن ئەو پەروەرشی ماسی دروستکە نەک کەسێک لە دەرەوە بێت هەر خەڵقی ئەوەیە هەر خەڵقانی لە بانەوە هاتەیان ئەوەیە جاشتی وا چۆنە بێ هەر خەڵقی ئەوەیە زمینی خۆیەتی کە زمین کەشاوەزیە ئەم باخی هەیە ئەم ئەو ئیسەخلەماسی هەیە ئەمانەتر دانە کاریگەری هەیە وا زۆرە خانەوادەیەکی شتێ لە بەچوان نەفەری باشە ئێوە جگە لە ماسیەکە لەم کوێستانانە هەنگوی نوشتی وا هەیە ئای چۆن ئێستا من بۆ خۆم دەورە 3 ساڵ هەنگەمەیە ماشەڵڵا ئیشەڵڵا خوا پێت ڕاوە ببینێ باسی هەنگەکانم بۆ بکە بزانم چۆن بە خێویانەکەی گوڵەکان یان شیرەکەیان لەکوێیە ئەیان گۆزی تۆ لە کام کێودایانن ئێستا بردومانن بۆ چۆمان بۆ چۆمان بۆ مەرزە لە چۆمان لێرەوە دوورە تقریبان 35 کیلومترە بێ ئەبێن بۆ چۆمان لە دوا چۆمان کە ئەوێ تەوا بوو گوڵی تقریبان لە بورجی سەیە ئەم جارانێنی نێوێرە بۆ هەنگوینەکەیان سادر یەکەی بۆ ئەم شارانە یان هەر ئەگەر هەنگوین بیارەوەڵە هەرەوەڵە سادر چون شکلی سادریە بۆ کارخانەچێ ئەوەم پێ بڵێن بزانم هەنگوینێک کە شەکر بێت لەگەڵ هەنگوینێک کە ئەسڵ بێت بە چی یاشێ بیناسی تۆ تا هەنگوینێکە شەکر بێ بۆ خۆی هەر ئەبێ بەشەکر ینی ئێستا ئەوری پێوەنێ ناگرێ هەنگوینی شەکراگرێ هەنگوینی شەکر ئەسڵ ناگرێ ئاگەر ساعتیا بە لە ڕۆ مشەخەسە ینی هەنگوینێکە ئەبەسێتون هینی شەکر بۆ خۆی لە ڕۆی بەسێ شەکلەکەی بۆ خۆی مشەخەسە خێرا شەکلەکەی مشەخەسەکە هەنگوینی تەبیعی لەبەر خۆلا داینێ لە ناوی خەچاڵە داینێ ڕەنگی تەغیر ناکات ئەوە سفتۆ نابێ باشە وەڵێ ئەڵێن ئاوا کەمێک سپیۆ بێ ڕەنگی بەرەو سپیەکە باڵەوە شەکرە بێ شەکر 20,000 تا 30,000 ئەو 150 تا 200,000 ئەگەر شەکر بێت چ سوودێکی هەیە تر ساڵی وایە هەنگوێن نییە شاهد نییە گۆڵ نییە شاهد نییە مەجبوری ئەگەر شەکری نەدەیان کە دەمرێ بۆ کارخانەوە دەوای لێ دروستەکەن بۆ کارخانە ئابێت لە شتێکی تریشەوە بیناسە هەنگوینەکە وەختە ئاوا کەوچکی تێخەی نابڕێوانە نا هەنگوینی ئەسڵ نابڕێ ئەی جگە لەوە باغوشتشتان هەیە ئای چۆن باخی گوێزم هەیە و باخی هەرمێ چەند هەرمێ هەزار من گوێزی تایە ئای چی ئارەوە ئەگە تەرزە و باران لە کۆڵماوەکە ئەم بینە زۆر تەرزە و باران باری بارانێکی تون و باخە قەسیمان هەیە یەک دەنگی نەماوە یەکسەر تەرزە لێ یاوە
باقی بادامەکەم باشە گوێزەکەم فعلەن باشە ئەگەر ئاوا بێشا 4 تۆن 5 تۆن 4 تۆن خوا ڕەحمان پێ بکە ئیتر جامەژاوە چی بکەین ئەوە شغڵەکەمانەوەی ئیتر خوا ڕستان بە دەست و چاوتان خۆش بەخوا باوەختان نەگرم ئەڕۆشتن بۆ بانە بەڵێ ڕشنەوە باشە یەخوا لەشتان ساغ بێ دەست و چاوتان خۆش لە خزمەتان نبین بۆ شام زۆر سپاس مەمنونم تەشەکر زۆر سپاس دەکەم خوا حافیزتان بێ خۆشەویستان ئەمەوێت لای ئەم کۆرپە نازدارە شیرینەوە پرۆگرامی ئەمڕۆم کۆتایی پێبێنم سەردانی سونج بکەن چ سونجی ئێرە سونجی خوارەوە چ سونجی سەرۆ بەڕاستی جێگایەکی زۆر خۆشە دیمەنێکی زۆر خۆشی هەیە کەش و هەوایەکی زۆر زۆر دەرەجەیەکی هەیە بێن لە کەباب ماسیەکەیشی بخۆن و توت فەرەنگیەکەشی بخۆن و کۆڵێک چێژی لێبەرن هیوادارم پرۆگرامی ئەمڕۆتان بەدڵ بوو بێت ژیانێکی پڕ لە ئەڤین و ئاشتی و ئازادیتان بۆ خوازم تا پرۆگرامێکی تر و گوندێکی تر خواتان لەگەڵ